ئەم کاتتان باش خۆشحاڵم لەم ڤیدیۆدا ئاشناتان بکەم بە شیکاریی گرنگی تاقیگە ئەوی شیکاری پرۆتینی IgG4. سیستمی بەرگری لەش کە پێکاتۆ لە چەند ئەندام و خانەیەک پێکەوە بەردەوام کار دەکەن بۆ پاراستنی جەستە لە بەکتریا و ڤایرۆس وەرمادەی تری نەخۆشخەر. ئەمێش بە چەند ڕێگا و میکانیزمێکی جیاواز. یەکێکیش لەو ڕێگانە بریتە لە دروستکردنی پرۆتینی تایبەت کە پێیان دەوترێت ئەنتیبۆدی یاخود ئیمونۆگلۆبولین دژی سەرچاوە نەخۆشخەرەکان. لەباری ئاساییدا ئیمونۆگلۆبولینەکان بە بڕی دیاریکراون لە ناوسۆری خوێندا بوونیان هەیە و دابەشبوون بەسەر 5 جۆری سەرەکیدا، ئەوانیش IgA، IgD، IgE، IgM لەگەڵ IgG. جۆری IgG بە نزیکەی 170 بۆ 75 سەرجەم ئیمونۆگلۆبولینەکانی جەستە پێک دێنێت و ئەمیش دابەشبووە بەسەر 4 گروپی جیاوازدا، ئەوانیش IgG1، IgG2، IgG3 لەگەڵ IgG4. جۆری IgG4 ئەگەرچی بە بڕێکی زۆر کەم هەیە و بەشێکە لە سیستمی بەرگری لەش وەک هەرێک لە ئیمونۆگلۆبولینەکانی تر، بەڵام ئەکرێت لە هەندێک بارودۆخی جیاوازدا ببێتە هۆی دروستبوونی نەخۆشی. ئەمیش ئەگەر هاتوو سیستمی بەرگری لەش بۆ ماوەیەکی درێژ و بەردەوام ئەم پرۆتینە دروست بکات، ئەمیش لە ئەنجامی هەوکردنی درێژکایان لە بەشێکی جەستەدا کە ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی بڕی پرۆتینەکە لە ناو خوێندا و وا دەکات لە ناو خوێنەوە دزە بکاتە ناو ئەندامەکانی تری جەستە و تێکیان بشکێنەوە و شێوکردنیان بکات کە ئەم حاڵەتەش لە زانستی پزیشکیدا ناسراوە بە IgG4 related disease، واتە نەخۆشیەکانی پەیوەندیدار بە پرۆتینی IgG. هەندێک لەو نەخۆشیانی ئەکرێت هۆکارەکەی زیادبوونی بڕی پرۆتینی IgG4 بێت بریتە لە هەوکردنی پەنکریاس، هەوکردن و گەورەبوونی لیکە ڕژێنەکان، هەوکردنی ڕژێنی پەریزات، هەوکردنی خانەکانی دەوری چاو، هەوکردنی سیەکان و گورچیلە و چەندین نەخۆشی تر. ئەنجامدانی شیکاری دیاریکردنی بڕی پرۆتینی IgG4 لە خوێندا بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت لە دەستنیشانکردن و جیاکردنەوەی هۆکارەکانی ئەمە نەخۆشیانە لە هۆکارەکانی تر. لە ئێستادا و لە تاقیگەی تاوەری تەندروستی سمارت بە پێشکەوتوترین ئامێری سەردەم Optilite Binding Site کە دروستکرای وڵاتی بەریتانیایە، ئەم شیکاریە و سەرجەم ئەو شیکاریانی کە بڕی پرۆتینە جیاوازەکانی جەستە دەردەخەن ئەنجام دەدرێت. هێشتا تەندروست بن.